تخوا قسێ بکەم با کامیرەکە بە تەواوەتی ڕوو بکاتەمە کاکە من وەکو خۆم بە درێژایی ئەم مۆندیالە بەردەوام وتومە ڕۆناڵدۆ لە مێسی باشترە باشە ئەم بەراوردەم هەموو کاتێک کردووە بەڵام من داوای لێبوردن لە خۆمەکەم کە هەمیشە بە چاوی ڕقەوە سەیری یاریکردنی مێسیم کردووە لە 2008ەوە سەیری تۆپی پێ ئەەکەم لە 2009 کە ڕۆناڵدۆ هات ئەو کێبڕکەی قورسە لە نێوان مێسی ڕۆناڵدۆ دروست بوو من هەموو کاتێ بە چاوی ڕقەوە سەیری مێسیم کردەوە بەڵام بەڕاستی من هاندری ئەرژەنتین نیم و هەرگیز نام بە هاندری ئەرژەنتین بەڵام مێسی ئەو کەسەیە ئەو یاریزانەیە ئەو قاچە خەیاڵاویەیە کە هیچ کاتێ دووبارە نابێت و بەڕاستی بەدەیان قاد لە پێشەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆیە بەڕاستی کریستیانۆ ڕۆناڵدۆ لە چاو لیۆنێل مێسی و لە چاو بەهرەکانی مێسی و لە چاو تواناکانی مێسی لە چاو ئەو شتە نەبیرداوی کە مێسی ئەیکا بەڕاستی ڕۆناڵدۆ ئەگەر قیاسی بکەین جیاوازی نێوانیان ڕێک ئەستێرە بۆ زەویە مێسی ئەستێرەکەیە و زەوی ڕۆناڵدۆیە دڵنیا بن ئەوەی کە مێسی لە توانایە هەیە ئەوەی کە مێسی کردوەی تاکو ئێستا لە مێژوو تۆپی پێ ئەوەی بۆ خودی تا کەسی خۆی کە لە تەمەنی 39 ساڵی باوەڕکەن کریستیانۆ ڕۆناڵدۆ هیچ کاتێ ناتوانێت کاکرماچ لە ڕووی عەلامەوە بڕۆ سەیری مێسی و قسەکانی بکە بڕۆ سەیری لێدوانەکانی بکە بزانە یەک هەڵەی فەنی ئەبینی لە قسەکانی مێسیە بزانە لە نێو یاریگایە خەلەلی فەنی ئەبینی لە مێسیە ئەرجەنتین وازێ بێنە ئەرجەنتین ئێستا شەڵێم ئەرجەنتین یارمەتی ئەدرێ لە جامی جیهانی ئەرجەنتین ڕێگای خۆش کراوە بەڵام مێسی سەرکردە و سەربازی هەرە دیار و جەنەڕاڵ و قائیدی هەڵبژاردی ئەرژەنتینە و قائیدی ئەو کەسەیە کە بەڕاستی تۆپی پێخۆش بێ لەبەر ئەوەی هیچ یاریزانێ نییە بتوانێت لە بەرامبەر و لە پێشەوەی لیۆنێل مێسی بێ ڕەنگە مێسی لە بەنامەیەکی تەلەڤیزیۆنیە کریستیانۆ بە هاوتای خۆی ئەزانێ بۆ نمونە ئەڵێ چی ئەڵێ باشترین یاریزانەکان دیاری بکە لە جیهانە ناوی سوارێز ئەڵێ ناوی بۆ نمونە نەیمار ئەڵێ ناوی چەند یاریزان ئەڵێ ڕۆژنامەنووسەکە پێ ئەڵێ ئەی ناوێکە لە بیر کرد کە ژمارە 7 پۆشێ ئەڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ ئێوە هەڵەن ئەو لە تەنیشتی منە نەک ئەوەی کە یەکێ بە لە باشنەکانم هەڵی سەنگێنم ئەمە مێسیە لە کاتێکە ڕۆناڵدۆ دوو گۆڵی بەرامبەر ئۆزباکستانی داماو کردووە ئام باک من گەڕامەوە کاکە تۆ گەڕانەوە بۆ جۆرە نابێ گەڕانەوە شتێکی دیکە ئێوە کاکرماز من هەموو ژیانی وەرشیم کە فکرێکی وەرشیم هەبووە ژیانی وەرشی وەک خۆمنا وەکو بینەرێکی وەرشی هەردەم هاندری ڕۆناڵدۆ بوومە بە جۆرێکە ئیتر یەکێ بووە لەو مرۆڤە ناسراوانی ژیانم کە زۆرم خۆشویستووە بەڵام ڕۆناڵدۆ چی پێشکەشی ئێمە کرد هەنێ ئەنانیەت و هەنێ خەونی بەدی نهاتوو ئەوەی مێسی بۆ هاندەرەکانی کرد و ئەو کەسێک کە هاندەری مێسی بووە بە درێژایی ئەم 19 بۆ 20 ساڵی تەمەنی دڵنیا بە یەکێ بۆ لە بەبەختترین کەسەکان و دڵخۆشترین کەسەکان وەسڵاو بۆ ئەو کەسەی کە بە درێژە ئەم 20 ساڵە لە یەکەمەوە فکری وا بووە بەبێ ڕقوکینە تەماشای یاری مێسی ڕۆناڵدۆ بکە